والله آفرت شرميتيانە بە هیچ خێرێکیان نیە. ئەزان چی شەرم لە بینە بە ڕەحمەتی خوا لە ئیمامی ابن تەیمیە کە باسیەکە ئەفەرمێ ئەگەر ژنان تێکەڵاوی پیاوان بوون شەرمیان نامێنێ، وا فەرمێ ئەگەر پیاوانیش تێکەڵاوی ژنان بوون هەیبەتیان نامێنێ. باشە دەخۆت بڕۆ تەماشای و پیاوانەکە کە تێکەڵاوی ژنان و تەماشای و ژنانەش کە تێکەڵاوی پیاوان، بزانە و ژنە چەند ئەو ئافرەتە چەند شەرمی لێ داماڵداوە لە قسەکردنیە، لە هەڵس و کەوتیە، لە ڕەفتاریە، یعنی لە هەموو حاڵەتێکە، لە سەیرکردنیە، لە هەموو شتێکە تەماشای. یعنی ئەبینی چی بوێ ئەیڵێ وەکو پیاو، چی بوێی کا وەکو پیاو، چۆن بیاوێ دەستە جوڵێنێ، چۆن بیاوێ دەمەکاتەوە، چۆن بیاوێ قساکە، هیچ نایگەڕێتەوە، چۆن بیاوێ پێکەنێ، هیچ شتێ نایگەڕێتەوە. بۆ لەبەرەوەی ئەوەندە لەگەڵ پیاوە هەستا و دانیشت وردە وردە شەرمەکەی لێ داماڵدا. ئیتر وای لێ هات پیاوی وەکو خۆی بینی شەرمی لێ نەکرد، بەو شێوە ڕەفتاری کرد لەگەڵ پیاوان کە لەگەڵ ژنانی ژێکا. ها چەند خەتەرە بەو شێوە ڕەفتاری کرد لەگەڵ پیاوان کە لەگەڵ ژنانی ژێکا، چونکە سەیری کرد وەکو یەکرد. باشە کاو خەڵکاڵێ ئەمانە یەکسانن وەکو یەکن ئەم ڕێکخراوە و نازام شتانە، لەو قبوڵ یەکەن ژن بن، یەکسان بن بەژن، ژن بن، یعنی ئەوان مەبەستیانەوەیە. ئەوان حەزەکەن پیاو بن، حەزەکەن پیاو بن، ناوەڵە ژن و پیاو. جاگەر هەردووکیان ژن بن بۆ زەواجەکەن، ئەگەر هەردووکیان پیاو بن بۆ زەواجەکەن، لەوێشەوە هاوڕە گەزبازیەکەیان ڕێ پێدا، لەوێ ڕێیان پێدا و دروستیان کرد و هێنایانە ئاراوە. جا فەرمێ چی بەشی دووەمی قسەکەی، پیاوانیش کە تێکەڵاوی ژنانیان کرد هەیبەتیان نامێنێ. خۆتان بڕۆن دیقەت بن، هەر خۆت سەرنجی خۆت بە کاتێکە قساکەی لەگەڵ ئافرەتان و پێکەنی و سوعبەت و هەستان و دانیشتان هاتیتەوە ماڵەوە، بزانە چەندێک غیرەتی لێ دەماڵداوە. خۆت تەماشای خۆکە بە تەبیعی وایە.